لە دوای بنبەستی گفتوگۆی ئەتۆمی لە ڤێننا بە هەمان شێوە گفتوگۆی دەوحەی پایتەختی قەتەریش بێئەنجام مایەوە. هەرچەندە ئاماژە بەوە دەکرێت ئەو گفتوگۆیانە دەست پێ بکەنەوە، بەڵام سووربوونی هەریەکە لە ئەمریکا و ئێران لەسەر خواستەکانیان ئاسۆی بەردەم ئەو گفتوگۆیانەی بەرتەسک کردووەتەوە. ویلایەتە یەکگرتووەکان کۆماری ئیسلامی ئێران بەوە تۆمەتبار دەکات کە داواکاریەکانی لە دەرەوەی دۆسیەی ئەتۆمیدایە، بە تایبەتی دەرکردنی سوپای پاسداران لەسەر لیستی تیرۆری واشنتۆن، بەڵام تاران هەڵگرتنی هەموو سزاکانی سەر وڵاتەکەی بە پەیوەست لەگەڵ ئەو دۆسیەیە لە قەڵەم دەدات. ئەوە جگەلەوەی دوای واژۆکردنی ڕێکەوتنەکەش لە ساڵی 2015دا سزاکانی سەر ئێران لەلایەن ئەمریکاوە بەردەوام بوون. بۆیە تاران داوای گەرانتی لە واشنتۆن دەکات کە جارێکی دیکە سەرۆکی داهاتوو وەکو ترامپ نەتوانێت پاشەکشە لەو ڕێکەوتنە نێودەوڵەتیە بکات. ئێرانیەکان لە دوای 40 ساڵ لە ململانێ لەگەڵ ئەمریکا بڕوایان وایە سزادانی سوپای پاسداران پیلانێکی تۆکمەی واشنتۆنە بۆ ئەوەی سزاکانی سەر وڵاتەکان لە دوای گەڕانەوەش بۆ ڕێکەوتنی ئەتۆمی بەردەوام بێت، چونکە ئەگەر سوپای پاسداران لەسەر لیستی تیرۆر بمێنێتەوە، بەردەوامی دارەی کۆشکی سپی بە پاساوی ئەوەی چالاکیابوریەکانی ئەو وڵاتە پەیوەستن بەو قەوارە سزادراوەوە گەمارە و سزاکانی بەردەوام دەبن. بۆیە ئێرانیەکان لەو پیلانەی واشنتۆن تێدەگەن و نایەنەوێت هەڵی ڕێکەوتنی 2015 دووبارە ببێتەوە. هەلی بەردەم خولی یەکەمی گفتوگۆی قەتەر بێهێز بوو، چونکە کاتەکەی کەوت بۆ پێش سەردانی جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست کە دەیەوێت هاوپەیمانەتی نێوان قەوارەی زایۆنستی و وڵاتانی عەرەبی بەرپا بکات. لەو بارەوە بەرپرسێکی ئێرانی بە تۆڕی میدیای جەزیرەی ڕاگەیاندووە لە دوای سەردانی بایدن و ڕوبەڕووبوونەوەی ئاکامی گفتوگۆکانی خولی دووەمی گفتوگۆی ناڕاستەوخۆی دەوحە دەست پێ دەکاتەوە. چاودێران هۆکاری گفتوگۆ ناڕاستەوخۆکانی ئێران و ئەمریکا بۆ ئەوە دەگێڕنەوە تا تاران بە تەواوی دڵنیا نەبێت لا تێپەڕاندنی لەمپەرەکان شاندەکەیان ڕوبەڕوو لەگەڵ شاندی واشنتۆن کۆ نابێتەوە، کە گرنگترینی لەمپەرەکانی لادانی سوپای پاسدارانە لە لیستی تیرۆر و چاسپاندنی بنەمایەکە کە گەرانتی بداتە تاران کە واشنتۆن لە داهاتوودا جارێکی دیکە لە ڕێکەوتنی ئەتۆمی پەشیمان نابێتەوە. You got your sentence.